نزیکەی 9 ساڵە هەرێمی کوردستان بێبوجە ئیدارە دەدرێت. بۆ ئەوەش ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە هەرێمی کوردستان کەمپینێکیان ڕاگەیاندووە بۆ ئەوەی فشار بخەنە سەر حکوومەت تا بودجە ڕەوانەی پەرلەمان بکات. ئێمە هەوڵە دەین کە حکوومەت بەدەنگمانەوە بێ پرۆژە یاسای بودجە بنێرێت بۆ پەرلەمان. لە ڕاستیە ئەمە لە 2014ەوە ئێمە ئەم پرۆژە یاسایەمان نەچۆ بۆ پەرلەمان. وڵاتیش ناڕوا بەڕێوە بەبێ یاسای بودجە. کە کاتی یاسای بودجە نابێ شەفافیت لەسەر داهات نابێ لەسەر خەرج نابێ و ئەمە مافی هاوڵاتیانە مافی هەمووانە کە ئەبێ یاسای بودجە هەبێ و شەفافیت لەسەر داهات و خەرج هەبێ. هەوڵمانداوە کە حکوومەت بەدەنگمانەوە بێ وا هەستەکەین لە دوای ئەو ڕێکەوتنەی لەگەڵ بەغایە کراوە کات نزیک بۆتەوە بۆ ئەوەی یاسای بودجەمان هەبێت. بەڕێوەبەری بودجە لە وەزارەتی دارایی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستانش دەڵێت وەکو وەزارەتی دارایی پرۆژە بودجەمان لە مانگی 12 ساڵی ڕابردووە ئامادە کردووە و بەس ماوە ڕەوانەی ئەنجومەنی وەزیرانی بکەین بۆ پەسەندکردنی بۆ ئەوەی ڕەوانەی پەرلەمان بکرێت. ئێمە وەکو وەزارەتی دارایی لە هەفتەی 12ەوە مناقەشەی بودجەمان دەست پێ کردو لەگەڵ هەموو وەزارەتەکان. پرۆژەی بودجەمان ئامادەیە ماوەتەوە راپۆرت بەرز بکەینەوە بۆ وەزارەتی دارایی لێش بۆ ئەنجومەنی وەزیران ئامادەکاری تەواومان کردو ینی کێشەمان نەماوە. دوایین جار ساڵی 2013 پەرلەمانی کوردستان بودجەی لە هەرێمی کوردستان پەسەند کرد کە بودجەی خەمڵەنراوی ئەو کات نزیکەی 15 تریلیۆن دینار بوو. بەڵام لە ساڵی 2014ەوە تا ئێستا حکوومەت بودجەی ڕەوانەی پەرلەمان نەکردووە و هەرێمیش بێ بودجە بەڕێوە دەبرێت. سیروان حوسێن، کوردستان نیوز، هەولێر.